الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، لە هەفتەی پێشووە باسی تایبەتمەندیەکانی ڕەسوول اللهمان کرد صلی الله عليه وسلم، ئەو خەسائیس و تایبەتمەندیانەی کە خوای تەعالا تایبەتی کردبوو بە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم لە دنیا. هەندێکمان عەرز کردن ئەگینا خۆی لە ڕاستیە تایبەتمەندی کەش هەیە. ئەمڕۆ هەندێک لە تایبەتمەندیەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم باس ئەکەین تایبەت بە قیامەت، تایبەتمەندیەک کە خوای تەعالا تایبەتی کردووە بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ئێمە گەورەی ئەو پێغەمبەرە بناسین، بۆ ئەوەی ئێمە بزانین ئەو محەممەدە صلی الله عليه وسلم چەند مەقامی عالیە لە لای خوای پەروەردگار. یەکەمیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم خاوەنی پلەی وەسیلە و فەضیلەیە کە دوو پلەن لە پلە بەرزەکانی بەهەشت تایبەتن بە یەکێک لە بەندەکانی خوا کە خوای تەعالا لە ناو پێغەمبەرانە هەڵی بژاردووە، ئەویشی تایبەت کردووە بە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ ڕەسوول الله فەرمووی ئەگەر گوێتان لە بانگدەر بوو بانگیدا وەکو ئەو بڵێنەوە، یعنی بانگدەرەکە چی وت تۆش لە پاش ئەو وەکو ئەو بڵێرەوە، پاشان سەڵاوات لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بدە. هەر کەسێ سەڵاواتێک لەسەر پێغەمبەری خوا بە خوای تەعالا 10 سەڵاواتی لەسەر ئەدا، پاشان داوای پلەی وەسیلەم بۆ بکەن لە خوای پەروەردگار کە پلەیەکە لە بەهەشتا تەنها بۆ یەک بەندە لە بەندەکانی خوای پەروەردگار ئەبێ. منیش هیوام وایە ئەو پلەیە بۆ من بێ. هەر کەسێ ئەو داوایەم بۆ بکە حەڵاڵی شەفاعەتی من ئەکا لە ڕۆژی قیامەتە. ئەمە ڕیوایەتی ئیمامی مسلم بۆ ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە ڕیوایەتی ئیمامی بوخاریە کە جابری کوڕی عەبدوڵڵاه ئەیگێڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێ گوێی لە بانگدەر بوو بانگیدا پاشان ئەم دوعایە بڵێتەوە، بڵێ اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة والدرجة الرفيعة وابعثه مقاما محمودا الذي وعدته حلت له شفاعة يوم القيامة. بڵێ اللهم خوای پەروەردگار خاوەنی ئەم بانگە کامل و تەواوە، خاوەنی ئەو نوێژە دامەزراوە، بە محەممەدی عەبدت بدە پلەی وەسیلە و پلەی فەضیلە و ئەو پلە بەرزانە و مەقامی مەحموودی بەنسیب بکە کە وعدت پێداوە. هەر کەسێ ئەم دوعایە بۆ پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم لە دوای بانگ حەڵاڵی شەفاعەتی من ئەکا پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم. إمام ابن كثير
أفرمي لتفسيركها أفرمي وسيلة كإما دعواء كين لخواي پروردگار وسيلة خواي تعالى بيدا ببيغمر صلى الله عليه وسلم وكبيشي داوة خواي تعالى إما لدعواء كان معنا دعواء كين خوا بي بداوة خواي تعالى وعدي بيداوة بيشي داوة أفرمي علم من على أعلى منزلة في الجنة آلايك لسر برسترين قصر كوشكو تلاركاني بهشت ك بلي پیغمبر صلى الله عليه وسلم وماري پیغمبري خواه لبهشتا كنزيكترين شوينا لعرشي پروردگاروا اما تايبت مندي يكم تايبت مندي دوهم خوش يسكانم كهر لو حديثيها هاتوا مقامي محمود بلي شفاعته شفاعت لكردي خو معنا واتات تكاكردن خواهي تعالى أمبل برزي ببيغمري خواب جاواز لحمو خلقي تر وتايبت لناو بيغمرانا خواهي تعالى كرمي كردوا ببيغمري خوشوي اسمان صلى الله عليه وسلم كشفاعت بيغمراني ترش أي كان وهنديك للشهيدان ولبياوشاكاني الشفاعة كان بلام أم شفاعة جاوازة تايبة ببيغمر صلى الله عليه وسلم كأبي جبريتية لويك خواهي تعالى لقرآن باسيك أفرمي عسى ربك أن يبعثك مقاما محمودا برسالا للرسول صلى الله عليه وسلم متيان أي بيغمر إخوة أو مقام المحمودات شيء فرمي شفاعته للرجي قيامته كاتيك خور نزيك أبيتوا لمروفكان كالروجك 50,000 ساڵ درێژیەکەیەتی وخۆریش 1 میلی ئەمێنێ لە خەڵکەوە یعنی 1 میل دوورە ئێستا حالیەن خۆر ئێستا لەم کاتە لە ئێمەوە 90 ملیۆن میل دوورە 90 ملیۆن میل دوورە ئەو کاتە 1 میل دوورە بۆیە خەڵکی زۆر حاڵیان خراپە بێ پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرمی بپی تاوانکانیان خلقی واهەیە عرق ئەگاتە نیوەی گوێچکی حاڵی خەڵک زۆر خراپە بێ ئەڕۆن کۆ ئەبنەوە بڕیار ئەدەن کە بچن هاوار ببن بۆ لای پێغەمبەران لە ئادەمەوە عليه السلام دەستی پێکەن حتا عیسا عليه السلام دانە دانە پێغەمبەران تەکلیفیان لێەکەن کە داوا بکەن شەفاعەتیان بۆ بکەن کە خوای تعالی محاسبە دەستی پێ بکات حساب دەستی پێ بکات چونکە ئەو چاوەڕوانیە زۆر سەختە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ دانە دانە پێغەمبەران ئەم ئەیدا بە پاش خۆی ئەو ئەیدا بە پاش خۆی تا ئەگاتە عیسا عليه السلام عیساش عليه السلام ئەفەرمێ ئەوە تایبەتە بە محەممەدەوە صلی الله عليه وسلم بچن داوا لە محەممەد بکەن کاتێ دێنە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵ ئەسێ و ئەچێتە ژێر عەرشی خوای پەروەردگار و داوای ئەوە ئەکا کە محاسبە دەستی پێ بکاو سەر بەرز ناکاتۆ لە سوجدا حتا خوای تعالی وعدی پێ ئەدا کەوا محاسبە دەستی پێ ئەکا ئەو پلە بەرزە ئەو مەقام المەحمودە تایبەتە بە محەممەد صلی الله عليه وسلم وشەفاعەت جۆری تریشی هەیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جگە لەو شەفاعەتە شەفاعەتی تریش ئەکا شەفاعەت ئەکات بۆی دەرگای بەهەشت بکرێتەوە يعني دەرگاکانی بەهەشت بە شەفاعەتی پێغەمبەر ئەکرێتەوە صلی الله عليه وسلم شەفاعەت ئەکا بۆ چوونە بەهەشتی ئەو کەسانەی کە محاسبە ناکرێن کە حیسابیان لەسەر نییە پێغەمبەر شەفاعەت ئەکات کە بچنە بەهەشتەوە و هەروەها شەفاعەت ئەکات بۆ ئەهلی تەوحید ئەوانەی کە گوناحیان هەیە خوای تعالی لیان خۆش ببێ و بیان خاتە بەهەشتەوە بەبێ عقوبە و هەروەها شەفاعەت ئەکات بۆ ئەهلی تەوحید ئەوانەی بە تاق و تەنیا خۆیان پەرستووە و شەریکیان بۆ قەرار نەداوە کەوا بەهۆی گوناحەکانیانەوە ئەڕۆنە جەهەنەمەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەتیان بۆ ئەکا پاش سزایەک دیاریکرا و خوای تعالی بیان خاتە بەهەشتەوە جارێکی تر و شەفاعەتێکی تایبەتیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیکا بۆ مامەی ئەبوو طالب
کە زۆر یارمەتی مسلمانانی دا و یارمەتی پێغەمبەری دا صلی الله علیه وسلم، بەڵام لەسەر بێدینی مرد، لەسەر کافری مرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەفاعەتی بۆ ئەکا کە عەزابی جەهەنەمی لەسەر کەم بکرێتەوە. جا ئەفەرمێ شەفاعەتم بۆی کرد خوای تەعالا سوکترین عەزابی جەهەنەمی تایبەت کرد بە ئەبوو تالیبەوە کە دوو ئەسکڕی ئاگرە لەژێر پێیە دەماخەکانی ئەکوڵێ مێشکی ئەکوڵێنێ بە هەتاهەتایی. ئەوە سوکترین عەزابی جەهەنەمە بە شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم کرایەوە ئەگینا کافر هیچ کەسێک ناتوانێت شەفاعەتیان بۆ بکە. و یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لە حەدیثە ئەفەرمێ هەموو پێغەمبەرێک دوعایەکی هەبووە لە دنیا کردوێتی، هەرچی پێغەمبەر هەیە دوعایەکی هەبووە لە دنیا کردوێتی، لە قەومەکەی کردوێتی یان هەر دوعایەکی تر بە دوعاکان کە دوعایەک خوای تەعالا وعدی داوە وەڵامی بداتەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دوعایە هەڵگردۆ بۆ قیامەت، ئەفەرمێ من ئەو دوعایم نەکرد لە دنیا هەڵم گرت بۆ ئومەتەکەم لە ڕۆژی قیامەتە. جا ئەو دوعایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیامەتە ئەیکا کە داوا ئەکا خوای تەعالا زۆرینەی ئومەتەکەی بخاتە بەهەشتەوە. یەکێکی تر لە تایبەتمەندەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم کەسێک کە قەبری لەسەر ئەکرێتەوە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. یەکێکی تر لە تایبەتمەندەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵگری ئاڵای حەمدە لە ڕۆژی قیامەتە، لیوای حەمد پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵیەگرێ، لیوایەکی تایبەتە کە ئادەم و هەموو پێغەمبەران لە ژێری ئەو ئاڵایان لە ڕۆژی قیامەتە بەدەستی پێغەمبەرەوەیە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ من گەورەی کوڕانی ئادەمم، من سەیدی وەلەدی ئادەم لە ڕۆژی قیامەتە و ئاڵای حەمد ئەدرێ بەدەستی منەوە و فەخر و شانازیش نییە، ئەمە خوا پێمی بەخشیوە و هیچ پێغەمبەرێک نییە لەو ڕۆژە ئیلا لەژێر لیوای پێغەمبەرایە صلی الله عليه وسلم. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەعالا حەوزی کەوسەری پێبەخشیوە کە حەوزێکە یعنی چاوبڕ ناکە ئەم سەر و ئەو سەرەکەی، حەوزێکی چوارگۆشەیە زۆر بەرفراوانە، ئاوێکی تایبەتی تایە کە لە هەنگوێن شرینترە و لە شیر سپیترە. لە ڕۆژی قیامەتە ئومەتەکەی محەممەد صلی الله عليه وسلم لەو ناڕەحەتیانە و لەو گەرمی ڕۆژی قیامەتە لەو ئاوە ئەخۆنەوە کە خواردیانەوە تر تینویان نابێ، ئیتر تینویان نابێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی ئەو حەوزی کەوسەرەیە، خوای تەعالا وعدی پێداوە لە قورئانە ئەفەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر. هەروەها یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەتە کاتێک کە پردی سیرات ڕائەخرێ لەم دیم و لەو دیم بەسەر ئەم دیم و ئەو دیمی جەهەنەمە، پردی سیرات ڕائەخرێ و ئەبێ هەموو خەڵک بەسەریا تێپەڕ ببێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی یەکەم کەس تێپەڕ ئەبێ و ئومەتەکەشی یەکەم ئومەت بەسەر ئەو پردەیە تێپەڕ ئەبن. پێغەمبەری خوا ئەفەرمێ ئێمە آخر ئومەتین لەنەوەی ئادەم، لە آخر ئومەتین دێین، بەڵام لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات یەکەم ئومەت ئەپەڕینەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی پێشی ئومەتەکەی ئەکەوێ. ئەمە هەندێک لەو تایبەتمەندیانەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم کە لە قیامەتە خوای تەعالا بە پێغەمبەری خوای بەخشیوە. داواکارم خوای تەعالا بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە. یا ڕەبی خوایە لە شوێن کەوتە ڕاستەقینەکانی پێغەمبەری خوا حسابمان بکەی. یا ڕەبی خوایە لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم حسابمان بکەی. یا ڕەبی خوایە لە گوناحەکانمان خۆش ببی. یا ڕەبی خوایە لەگەڵ ئەهلی تەوحیدا حەشرمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی، احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی، تەرەقی بە دینی ئیسلام بدەی لە وڵاتەیە، هەرگیز ئاڵای ئیسلام شەکاوە بێ یا ڕەب العالەمین. یا ڕەبی مسلمانان هەرگیز زەلیل نەبن خوایە لەم وڵاتەیە و لە هەموو وڵاتانی ئیسلامە. یا ڕەبی کاربەدەستانمان ساڵح و دادپەروەر بکەی. یا ڕەبی خوایە ناخۆشیمان لەسەر هەڵبگری، یا ڕەبی بێبارانیمان لەسەر هەڵبگری، یا ڕەبی لێت ئەپاڕێنەوە بارانی ڕەحمەتمان بەسەرا ببارێنی، یا ڕەبی وشکانی و قات و قڕیمان لەسەر هەڵبگری یا ڕەب العالەمین. ئامین ئامین. ئەوانەی کە باسمان کرد لە هەفتەی پێشووە و لە وتاری یەکەمیشە تایبەتمەندیەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لە دنیاە و لە ئاخرەتیشا،
وهندك تايبت مندي تريش هي بو أمتي محمد صلى الله عليه وسلم لقيامته بو أمتكي لقيامته تايبت مندي هي هندك لو أنا عرستانا كم يكم يعني أمتي في غمر صلى الله عليه وسلم للروجي قيامته وكو أسبي ناو تشاو سبيو دسو بي سبي دينا حضوري خواي تعالى يعني خواي تعالى أمتي محمد جاء كردوتوا برسيارا لبيغمر كرد صلى الله عليه وسلم باسي حوزي كوسري بو صحابة كان كرد كآوايا وآوايا وآوايا وحركسي لأمتكم دي خم آوا دمدسيانو كبرداخكاني سر آوي كوسر سر حوزي كوسر بقدر استيركاني آسمانة أو نزورة هركسي لأمتكم دي بيغمر أفرمي صلى الله عليه وسلم خم آوي بيدم جاء بيغمر إخوة كواي فرمو صحابة كانوا تيان أي بيغمر إخوة تشون أمتكت أناسي توا كنيان دبينيه كومالك دي نايان بيني فرموي بدم بناو تشاوانيانا وبدسو بيانا كسبية ونورانية وأدروشية توا لآثار دزنيوجكانيان كبيان أو تريق غر المحجلين بويا لحديث ترى بيغمر صلى الله عليه وسلم أفرمي أمتي من للرجي قيامتها غر ومحجلين غر يعني دم تشاوي ناو تشاواني سبية وهردو دستو هردو بيان سبية لآثار دزنيوجكانيانا بوانه ودينا حضوري خواهي تعالى بويا هر کس یک لئیوه بوی کرا زیاتر بشوره لدم چاوی لدستی بو نورکی زیاتر بی و زیاتر بناسریتوا او تایبت با امتی محمد صلی الله علیه وسلم یکی تر خوش یسکانم لتایبت من دیکانی امتی محمد صلی الله علیه وسلم امتی پیغمبر ابن با شایت بسر امتکانی تروا خواهي تعالى أفرمي وكذلك جعلناكم أمة وسطا إيما إيومان كردوتا أمتي وسط أمتي مامناوند أمتي عدل أمتي داد بروري لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا إيوا أبن بشايد لسر أمتكاني تر و بيغمري شبه بشايد لسر إيوا للروجي قيامته بيغمري خواص الله وسلم أفرمي للروجي قيامته همو پیغمبری وادی یک نفری لگلایه پیغمبری وادی هر کس شونی نکوتو هر کس شونی نکوتو امتکی هر شونی نکوت بلکو کشتیانیش پیغمبری وادی دو کسی لگلایه هی سی هی چواره هی کومل خلق لگلایه هی امتکی الان اصلا اما نبوت پیغمبر بومن هر نشاتو بولا من انکار کن جا خوای تعالی افرمی به پیغمبر افرمی خو ازانه بس بە پێغەمبەرەکە ئەفەرمێ کێ شایەتە کە تۆ دینەکەت گەیاندووە بەم ئومەتە ئەو پێغەمبەرە ئەفەرمێ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئومەتی محەممەد شایەت من کە لەو کتێبەیە کە تۆ بەیانت ڕەوانە کردووە باسی ئەوەی تایە کە من دینەکەم گەیاندووە هەر لە نوحەوە حتا ئاخر پێغەمبەر وا ئەڵێن بويا ايوا ابن بشايت بسر امتكاني تروا وبيغمري خوشويستمان صلى الله عليه وسلم شايت بسر ايموا امتي ميان روي امتي مامناونت يكي تر لا تايبت من ديكاني امتي بيغمر صلى الله عليه وسلم امتي محمد صلى الله عليه وسلم زوريني اهلي بهشتن يعني لهمو امتكاني تر زياترن لأمتي همو پیغمبر كان زياتر پیغمبري خوا صلى الله عليه وسلم روجي كان لنا واصحاب كان دانشتو بو فرموي آية الرازي ابن كوائي وببنا شاركي يعني يك لسر شواري بهشت الله الصحابة دسيان كرت با الله أكبر يعني ربعي بهشت شاركي بهشت خلقي بهشت أمتي پیغمبر بي صلى الله عليه وسلم فرموي أي رازين أجر يوببن با يك لسر سي بهشت يعني لسي بشا بشيكي أمتي بيغمر بي صلى الله عليه وسلم أفرمي أصحاب زور بالخوش بون زور بالخوش بون باشان بيغمر صلى الله عليه وسلم فرمي أميد موايا كأيوان نيوي أهلي بهشت بن يعني أمتي بيغمر صلى الله عليه وسلم نيوي بن ولا حديث كتراها توك إمام الترمذي أجريتوا أفرمي أهلي بهشت سطو بيس ريزن سطو بيس ريزن يعني تري زيلة كسنورينية يعني أمبر أو بري أفرمي بيغمر صلى الله عليه وسلم هاشتاي لأمتي محمد صلى الله عليه وسلم يا ربي خواي ورا رحمن بيبكاو لأمتي بيغمر بين صلى الله عليه وسلم ولا أهلي بهشت بين لو أنا نبين كبيغمر صلى الله عليه وسلم أفرمي لسر حوزي كوسر كسانيك دين وابنا ما نمدا
لە ئومەتی منن ئەیان ناسمەوە لە ئومەتی منن بەڵام پێش ئەوەی من ئاوەکە بەم بەدەستیانەوە مەلائیکە قاویان ئەدا ئەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا ئەسحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ یعنی قاویان فەرمووی منیش وتم مەلائیکەکان بۆ ئەمانە ئومەتی منن ئەوەتە دەمچاویان دەستنوێژیان هەیە شوێنی دەستنوێژیان هەیە ئەمانە ئومەتی منن بۆ قاویان ئەدەن وتیان ئەی پێغەمبەری خوا مەلائیکەکان ئەڵێن ئەی پێغەمبەری خوا تۆ نازانی ئەمانە لە دوای تۆ چیان کرد ئەمانە لە دوای تۆ دینەکەتیان گۆڕی ئەمانە لە پاشی تۆ ئەوەی خراپە نەبێ کردیان بەڵام بەدەست نوێژیشەوە لا حول ولا قوة إلا بالله جا بۆیە داوا بکەین خوای تەعالە لەو کەسانەمان نەگێڕێ کە لەسەرەوە لە ڕووەوە پیاوێکی باشین دەستنوێژ ئەهلی نوێژ حاجین ڕۆژوەگرین بە ناویش على ئاساس زەکاتە دەین بەڵام لە لایەکی ترەوە دڵمان پڕە لە نیفاق و لە دوڕووی